بە مەبەستی کڕینی ئۆتۆمبیل سەردانی یەکێک لە پێشانگاکانی شاری سلێمانی کردووە، بەڵام بەهۆی گرانبوونی نرخەکەی ناتوانێت ئەوەی کە دڵخوازی خۆیەتی بەدەستی بهێنێت. دەشڵێت نزیکەی هەفتەیە کە ئۆتۆمبیلەکەی پێشووی فرۆشتووە، بەڵام بەهۆی گرانبوونی نرخی ئۆتۆمبیل ناتوانێت هەمان سەیارەی پێشووی بەو نرخەی کە فرۆشتوویەتی بیکڕێتەوە. وەڵڵی کاکە پێشتر ئاڵتیمایەک لە دەوری 160 بوو بێڕەقەم شکل گۆڕاو، ئێستا دەوری 75 زیش پازەگەڵای تۆ سەر پاسەگەڵە توێتاش بە هەمان شێوە زیۆ زیاتر 20 گەڵای تۆ سەر، یعنی بێتام سارەگران بوو کەس نازان سەبەکە چیە، بە شەرتێک بازینش گرانە وەرە سەری بازاریش کە بازار نییە، ینی کڕین و فرۆشن کەمە، بیکڕەگرانە بڕۆ بیفرۆشە پارە ناکە. ئاخۆم فرۆشم بەڵێ ئێستا بۆم ناکرێتەوە. سەرەڕای گرانبوونی نرخی بەنزین و کەمبوونەوەی جوموجۆڵی کڕیار و فرۆشیان لە پێشانگاکانی ئۆتۆمبیل، بەڵام نرخی هەر جۆرە ئۆتۆمبیلێک زیاتر لە $1000 چووەتە سەر. هاوشێوەی کڕیاران فرۆشیارانیش لە دۆخەکە نیگەران و دەڵێن مەگەر دۆخی ناهەموالی سیاسی و ئابووری جیهان سەقامگیری بۆ بگەڕێتەوە، ئەگەرنا چاوەڕێ ناکەن بەم زووانە جوڵە بۆ ئەم بازاڕە بگەڕێتەوە. بەڵە سارە گران بووە، ئەوەیە ئینتاج کەمە لە مەعامیلەکانە بە بۆنەی وەزعی نەوت و نەوتی ڕۆژ بەرز بوونەوەیە، ئەوە تەسیری زیاتری لەسەر بازار هەیە. سارە هەروە بێتەوە لە ئیمارات لە ئەمریکا زیاتر گرانی بە خۆوە بینیوە. زایدەن گومرگەکانیش خاڵسنووریەکان گومرگ تقریبا نەگەر 6-7 ساڵ لەمەوە پێش مقارنەی بکەیت نزیکەی قاتونی و بۆ 2 قات چۆتە سەری. بەرزبوونەوەی نرخی ئۆتۆمبیلەکان بەپێی جۆرەکانیان ڕێژەکەی گۆڕانکاری بەسەردادێت و تا ئۆتۆمبیلەکان نوێتر بێت ئەوە ڕێژەی زیادکردنەکەی زیاتر دەبێت. خاوەنی پێشانگاکان هۆکاری گرانبوونەکە بۆ جەنگی ئۆکرانیا و گرانبوونی نرخی ئاسن و تێچووی هەناردەکردن و تەحویل و ڕقمکردنەکەی دەگەڕێنەوە و دەڵێن گواستنەوە و گومرگکردنی تەنها یەک ئۆتۆمبیل نزیکەی $3000 تێدەچێت. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.